ئێوە تەنها فرمێسکانتان دیوە نەک ئاگری دڵی من. بە ناوی خودای گەورە و میهرەبان، بە ناوی بنەماڵەی شەید ڕێکار عەبدوڕەزاق پیرۆمەری، هێندەی هەموو هێندەکان خۆمان بە قەرزار بار و پەرۆشی تاک بە تاچی ئەو نیشتیمانە دەزانین. مەگەر بە شکرانە بژێری خودا و خەمخۆری ئەم خەڵکە بتوانین کەمێلا خەمەکانمان لە دڵ دەرکەین. هاوبەشی ئێوە بۆ فرمێسکەکانمان ئاگری دڵی کەم کردینەوە. لە کۆتاییدا دەڵێم ئێوە تەنها فرمێسکانتان دیوە نەک ئاگری دڵی من. بە هیوای خوێنی ڕژاوی ڕۆڵەی من ببێتە هەوێنی پێکەوە ژیان و مەرهەمی کۆی ئەو برینانەی هاودەردی ئێمەن. بە ناوی بنەماڵەی شەید ڕێکار عەبدوڕەزاق پیرۆمەری سوپاسی بێپایانمان بۆ ڕاگەیاندنکارەکان، سوپاس بۆ هەموو لایەک.